زمان آیتك ج آیتين خوديا ناسنامه هر گلکی زمانی وی بخویا اگر هاتو ملتکی زمانی خوش دست دا تی معنی کو او ملت لبر نمانو قربونیا لی حتا زمانی نتوه که هبا و گش و زندیبا او نتوه دی لسر روی قاده گلوه دا نویسکار و تێکۆشەرێ کورد دکتۆر نورالدین زازا جارێکێ di زندانەکە سووریە دەگوت بوو ئەمێ زندانێ بکن دبستانە زمانێ کوردی زازا گرنگیەکە مەزن ددا زمانێ کوردی و وەها دگوت ئەگەر تو بخوازە خۆبخەلکێ بدی ناسکردن زمانێ خۆ بخوینە و بدە خوێندن و ئەگەر هون بخوازن ji hev تارومار نەبن دیسە زمانێ خۆ بخوینن و بدن خوێندن خەباتکار و زمانزانێ مەزن ئۆسمان سەبری ژی زمان وەکە کۆکە نەتەوەبوونێ ددیت ئۆسمان سەبری خۆپاسەوانێ زمانێ کوردی دبینە و بتوندی کەسێن کو خۆتسەر زمانێ کوردی رە دبینن و بقۆرنازی زمانên بیانی دپارێزن و بزمانێ کوردی ناخوێنن و ناخوازن بخوێنن و خەوەک زانایên دۆزا کوردی ژی دبینن ڕەخنەتکە و دبێژە زمان زمانێ مەحەموویانە نەیە یەکی یان یێ دوویانە گاواک و ئەم ji بۆ زمانێ خۆ بخەبتن ئەم قەنجیە بخۆتکن لێ حەیف یەک و حتا نها bi ziman mijûl dibin gelekî kêmin ئەم ملەتێکی bê zimanin ئانها پرخۆرتên me hene xwendene bi erebî jî xweş dizanin dibêjin ئەم dê ji miletê xwe re xizmetê bikin lê mixabin hînî zimanê xwe nabin ez ê çawa ji wan bawer bikim میرê Kurd Celadet Bedirxan piraniya jiyana xwe terxanî zimanê Kurdî kir û her xema ziman dixwar. Celadet li ser giringiya ziman wiha dibêje. Xweseriya me di zimanê me de ye. Tenê bihebûna xwendin û nivîsandina bi zimanê xwe û bi parastina wî di civata miletan de wek miletekî xweser em dikarin bijîn û payedar bin. شەرما مەزن ئەوە کو مرۆڤ نەزانێ خوێندن و نویساندنا زمانێ خۆ بە ئیرۆ هێنبوونا خوێندن و نویساندنا زمانێ مادەر ji بۆ هەر مڵەتێکی ئێدی نەبتەنێ وەزیفەیەکە شەخسیە لێ وەزیفەیەکە ملیە ژی حەچی بڤێ وەزیفەی ڕانەبوونە وەزیفە خۆیان ملی پێک نەئانینە و بکێری مڵەتێ خۆ نەهاتنە ji بۆنا کو مرۆڤ بکارە خۆشمڵەتێکی بەحەسبینە divê ku bikêrî wî bê Bisa Mustafa Rûdaw